لا تۆریەکەمی بەیان باش کوردستاندا لەگەڵ میوانەکەمان گفتوگۆ سەبارەت بە گیا دەرمانەکان دەکەم یاخود ئەو دەرمانانی کە لە ڕێگەی گیاوە بەرهەم دەهێنرێن بۆچی تەمەنێک گونجاوە بۆچی نەخۆشیە گونجاوە لە چی کاتێکدا دەتوانرێت بەکاربهێنێت و لە چی کاتێکدا دەشێت لە جیاتی سوود زیان بۆ تاکەکە دروست بکات. ڕزگار محەممەد سەرۆکی ڕێکخراوی گیا دەرمانی کوردستان ڕاستەخۆ لە هەولێرەوە میوانی ئێمەیە. کاک ڕزگار سڵاوت لێبێ و بەیانیت باش، سپاس بۆی ڕاستەخۆ لەگەڵ ئێمەدا ئامادەی. سەرەتا دەمەوێت لە زاری خۆتەوە لە زاری سەرۆکی ڕێکخراوی گیا دەرمانی کوردستان باسێکی دەرمانە گیایەکانمان بۆ بکەیت. بەڵێ زۆر سپاس، سڵاو لە ئێوەی بەڕێزیش، بەیانی باش بۆ ئێوەش، بەیانی باش کوردستان، بەیانی باش هاوڵاتیانی کوردستان، بەیانی باش بینەرانی تەلەڤیزیۆنی NRT. طبعاً گیا دەرمانی وەکو زانستەکی زۆر کۆن هەبووە و دەژمینێتن. ئینسان کاتی خۆی هەر بە گیا دەرمانی چارەسەری کردیە و الحەمدولله لەو فترەی ئاخیریش جیهان و کوردستانیش لەگەڵی بە شێوەیەکی زۆر باش بەرەو گیا دەرمانی گەڕاینەوە و سوودێکی زۆریشان لێ دیتە لەگەڵ هەبوونی چەند کێشەیەکیش تەمان هەر شتێکی نوێ بابرێن کە نوێ دەبتەوە کێشەی لەگەڵ خۆی دێنی پێویستی بە چارەسەرکردن هەیە. کاک ڕزگار ئەوە لە وەرزی بەهار نزیکین، ئەمەوێ بزانم دیارترین ئەو گژوگیانی کە لەم وەرزەدا دەڕوێن و دروست دەبن و بۆ چارەسەر سوودیان لێ دەبین خۆیان لە چیدا دەبینەوە؟ تەمان سپاس بۆ خوا دا کوردستانی ئەوها دروست کردیە زۆربەی زۆری ئەو گیا دەرمانانەی کە پێویستە بۆ چارەسەرکردنی زۆربەی نەخۆشیەکان لە کوردستان هەنە، لە چیایەکان و لە دەشتەکان و لە دەور ڕووبارەکان و لە هەموو شوێنەکەنە. زۆربەی زۆریشیان و باشترینی کە بەناوبانگترینیان چەند جیایەک هەیە زۆر پێشترێش بەکار هاتی و ئێستاش بەکاردێتن، وەکو کوڵە حاجیلە واتە بابوون و جاترە و مەحچەچە یا مەسەن خڕنوچی پێ دەڵێن و گەزگەزە و زۆر لە جیایەکانی دیکە کە کاتی خۆی باوبوونە ئێستاش هەنا و سوودی زۆریشان هەیە لە بۆ نەخۆشیەکان دەتوانین بڵێن زۆربەی زۆری نەخۆشیەکانی پێچارە سەر دەکرێتن. باشە، نمونەی چەند نەخۆشیەکمان بۆ باس بکە ئەو دیارترین ئەو نەخۆشیانی کە دەڵێن یاخود دەزانین کە لە کۆمەڵگەی خۆماندا بڵاوە و لە ڕێگەی گەژوگیاوە چارەسەری بۆ دەکرێت. باە یەک لەو نەخۆشیانەی کە لە ڕێگای گژوگیا چارەسەر دەکرێتن نەخۆشیەکانی سینگە واتە مەشاکل سەدری وەکو کۆخە و پەسی و باڵێن ئەنفلوەنزا و ئەو نەخۆشیانەی کە تووشی سینگ و قوڕگ و ئەوانە دەبن. یەک لەو جیانەی کە هەیەوە زۆریشە لە کوردستان ئەویش زاترەیە، بە عەرەبیش زەعتەری پێدەرێن. دەکرێت بە شێوەی دێمکردن کە باشترین شێوەیەتی بەکاری بینێن واتە ئاوی گەرم تۆزە چ تێ دەکەی لەو جاترەیە پاشی دەدەقەک یان چارێکێک دەمینێتەوە دوای ئاوەکەی دەخۆیەوە واتە بە دێمکراوی دەیخۆی باشترین چارەسەرە لە بۆ ئەو نەخۆشیانەی کە زستانان یان توش وەکو حتا ڕەبوو و حساسیەی سینجیش هەمووی چارەسەر دەکاتن. کاک ڕزگار زەخت یان فشاری خوێن ئەم بابەتانە یەکێکن لەو گرفتانی کە زۆرجار لە کۆمەڵگەی ئێمەدا لە تەمەنە جیاوازەکاندا دەیبینیت لە ڕێی گژوگیاوە چۆن چارەسەر بۆ ئەمانە دەکرێت؟ نەگەیشتم ببوورە پرسیارەکەی. کاک ڕزگار ئەو کەسانی کە فشاری خوێنیان هەیە کە زەختیان هەیە لە ڕێگەی گژوگیاوە چۆن دەتوانن چارەسەر وەربگرن؟ تەنها نەخۆشیەکە کۆنتترۆل دەکات یا دەتوانێت چارەسەریشی بکات؟ خۆی زانستی با بڵێن گیا دەرمانی فەرقە ئەساسیەکە یەک لە فەرقە ئەساسیەکەی لەگە زانستی با بڵێن نوێی طبی ئەوەیە دەرمانە کیمیاییەکان کەمە پێدرێن دەرمانی کیمیایی ئەو دەرمانانە ئیدارەی نەخۆشیەکەی دەکەن، یعنی ئیدارەت المەڕەض نەک عیلاج. ئیدارەت المەڕەض ئەوەیە مەسەڵەن یەک تووشی نەخۆشی شەکرە بووە یان تووشی زەخت بووە یان شتێک بووە دەرمانەکی لۆ دروست دەکەن ئەو دەرمانە پێی دەڵێن بخۆ هەتاکو و مای هەتا دەمری دەبی ئەو دەرمانەی بخۆی واتە ئەوانە ئیدارەی نەخۆشیەکە دەکەن لێ ناگەڕن نەخۆشەکە تەشە نەبکە لە هەمان کات عیلازیشی ناکەن
ئەوە یەک لە کێشەکانە بەڵام لە جیا دەرمانی ئەو کێشەیەمان نییە لە جیا دەرمانی عیلاجە کیورینگ یعنی ئەو عیلاجی کە دەیدێ ئەو گشوجایی کە دەیدێ عیلاجی دەکەن نەخۆشیەکەی ناهێلیتن ئەو یەک لە فەرقە ئەساسیەکانە لە بینی جیا دەرمانی لەگەڵ دەرمانی کیمیایی کەواتە چ جۆرە گژوگیایە کە دەتوانرێت وەکو چارەسەر یاخود وەکو کۆنتڕۆڵکردنی نەخۆشی زەخت بەکار بهێنرێت. یەک لەو بابرێن جیا زۆرە طبعاً یەک لە سوودەکانی یان بابرێن ممەیزاتی جیادەرمان ئەوەیە کە دەیخوا لە بۆ نەخۆشیەکی ئەساسی چەند هوردە نەخۆشیەکی دیکە ئەگە بتوانین بڵین یعنی چەند نەخۆشیەکی دیکەی لاوەچی ئەوانیش عیلاج دەکاتن بێ ئەوێت و ئاگاد لێبی یان هەستی پێ بکەیت. یەک لەو بابرین جیایانەی کە فشاری خوێن عیلاج دەکاتن ئەوە گەزگەزەیە یان بە عەرەبی قوڕاسی پێ دەڵێن یعنی یەکە لە جیایە هەرە باشەکان کە لە بۆ فشاری خوێن بەکاردێتن هەروەها لە بۆ ئیلتیهابات بەکاردێتن لە بۆ مەسەلەن بابرێن ڕەوان یعنی یەک کۆمەڵە سوودی هەیە بە تایبەتی سوودی فشاری خوێن دادەبەزێنی لە هەمان کات دەتوانین ڕەشکەش بەکاربێنین ڕەشکەش زۆر گرنگە لە بۆ دابەزاندنی فشاری خوێن کە زائیدەن ئەو هەموو یعنی لەپاڵ ئەو هەموو سوودە زۆرەی دیکەی کە هەیتی. یەکێکی تر لەو نەخۆشیانی کە لە کۆمەلگەی خۆماندا زۆر جابەدی دەکرێت شەکرەیە لە ڕێگەی گژوگیاوە لە ڕێگەی چارەسەرەکانی ئێوە دەتوانرێت کۆنتڕۆڵ یاخود چارەسەری شەکرە بکرێت یاخود کە ئەکرێت چ جۆرە گیایەک بەکاردێنن. بەڵێ طبعا نەخۆشی شەکرە یەکە لە نەخۆشیە هەرە باوەکان و هەرە بڵاوەکانی دنیاە و کوردستانیش تاوان لەگەڵی وەکو چارەسەری نەخۆشی شەکرە تەمان هەر چارەسەرەکە لە جیا دەرمانی بەکاردێت دەبی هەندێک پارێزیشی لەگەڵ بیتن یعنی ئەتو وەکو بەو جیایی کە ئەو ئینسان ئەو نەخۆشیە چادەکەی و ئەگە بەردەوام ئەو نەخۆشیەکە دروست بکاتەوە معنای سوودی نەبوو لێ پێشی هەموو شتە چی دەبی ئەو کەسە گلوکۆز ئەو چ بە شێوەی شەکر یان بە شێوەی کاربۆهیدرات دەبی کەم کاتەوە یان ڕای بگریتن بە شێوەیەکی گشتی چووکە نەخۆشی شەکرە بریتە لە هەبوونی ڕێژەکی زۆر لە شەکر لە ناخوێن کە زیاترە لەو حەدەی کە پێویستە لە بۆ سووتاندن یان خانەکانی لەشکە بەکاری دەینن لێ پێشی هەموو شتە چی دەبی ئەو شەکرە ڕابگیرێتن چیت کە شەکر نەسە ناو جسم پاشی هەنجین یعنی جیا زۆرە لە بۆ مەسەلەی نەخۆشی شەکرە کە عیلاجی بکاتن بەڵام لە هەمویان باوتر و لە هەمویان بابرێن ناسراوتر ڕەشکەیە ڕەشکە یەکەکە لەو بابرێن گیانەی کە تازە باسمان کرد بابلێن سوودی زۆری هەیە لۆ جۆرەها نەخۆشی یەک لەوانە شەکرە بەڵێ تەجروبەمان زۆرە لەسەر ئەوەی کە ئەو ئیشەی کردیا زائیدەن جایەکی دیکە هێناوی مۆرینگایە کە لە سوودان بابلێن شین دەبیتم لە سوودان دێتن ئەویش چارەسەرێکی زۆر باشە لە بۆ نەخۆشی شەکرە لەگەڵ تەوان پارێزیش. ئەگەر باس لە بەشێکی تر لە گرفتە تەندروستەکان بکەین کاک ڕزگار گورچیلا بۆ نمونە قۆڵۆن کێشەکانی گەدەوری خۆڵە ئەمانە لە ڕێگەی گژوگیا و لە ڕێگەی چارەسەری سروشتیەوە چارەسەر دەکرێت و هەروەها چارەسەرەکان چین لە لای ئێوەکە بۆ ئەم حاڵەتانە بەردەستە. بەڵێ وەکو چارەسەری جیادەرمانی بەڵێ ئەو چارەسەریان هەیە هەمویان بەڵام چارەسەرەکەش تەنها ئەوە نییە مەسەرەن ئەتوو بچێکن یەکەچی و ئەو جیایەکە بداتێ برێت چارەسەر و نە یعنی دەبێت یەکەکی شارەزابیتن کە بۆ ئیشەی هەردەستیتن و خیبرەکی زۆری هەبیتن زائیدەن ئەو بابلێن دەرمانە جیایی کە دەیداتێ دەرمانەکی جیایی هەو بیتن لە بۆ ئەو نەخۆشیی بیتن بەڵێ ئێستاکە زۆر گژوجیا هەیە و زۆر جیا دەرمانیش هەیە لە بۆ کێشەکانی گورچیلا کێشەکانی قۆڵۆن ینی زۆربەی ئەو کێشانی کە تووشی مرۆڤ دەبیتن هەیە چونکە هەر خوددا وا خەڵقی کردیان ئینسانی خەلق کردیا کە نەخۆشی دروست کردیا چارەسەریشی دروست کردیا چارەسەرەکەش دەبیتن بەو شێوەی بێتن کە ئەو نەخۆشیی چاپ بکاتەوە نەیهێلیتن نەخۆشیەکە ئینسانەکە بابرێن چا ببتەوە ساغ ببتەوە بەڵێ هەمویان هەیە هەموو جیاگۆر هەیە و هەمووی جیا دەرمانی هەیە لە بۆ ئەو نەخۆشیانی کە جەنابەت باست کرد و مەوجودە و کاریش پێ دەکرێتن باشە کەواتە چارەسەرەکانی گورچیلا هەروەها قۆڵۆنمان بۆ بخەیتە ڕوو لە ڕێگەی جیا دەرمانیەوە. بەڵێ
یەک لەو چارەسەرانێک کە بابرین لە بۆ گورچی لە بەکاردێتن طبعا دیسان دەنێمەوە هەموو چارەسەرەکان دەبی پارێزی لەگەڵ بیتن ئەگە پارێزی لەگەڵ نەبوو سوودی نابیتن یەکەمدا دەبی ئەو فەحز بکاتن ئەو بەردەی کە هەیتی ئەگەر کێشەی بەردی هەیە یان کێشەی ئیلتیهابی هەیە ئەگەر کێشەی بەردی هەبوو دەبی یەکەم جار فەحز کاتن لای دکتۆر بزانین ئەو بەردە لە پێکاتەکەی چییە وەلو عادەتەن زۆربەی زۆری مەسەن بەردەکان هاوشێوەنە لە پێکاتەکانی بەڵام پێش هەموو شتەی دەبی پارێزی بکاتن لەو شتانەی کە دەبنە هۆی دروستبوونی ئەو بەردانە لەوێن دەرێ ئەگە ئیلتیهاب بوو دەبی پێش هەموو شتەی خۆ دوور بێختەوە لە خواردنی شەکر و شیرناتی چکە ئەوانە سەبەبی ڕئیسینە لە بۆ دروستبوونی ئیلتیهاب پاشی ئەوەی کە مەسەلەن زانیمان سەبەبەکە چییە ئەو کاتی ئەمە چارەسەری دێنی یەک لەو چارەسەرا هەرە گرنگانەی بابرین کە زۆر سوودی هەبوو هەتا ئێستاکە لە بۆ گورچیلە لە بۆ کێشەکانی گورچیلە وەکو بەرد و ڕەمل و ئیلتیهاب و ئەوانە جیایە کە پێ دەگوترێتن عینە بدوبل بەڕی یعنی با بڵێن بە کوردی پێ دەگوترێتن ترێی ورچانە شتەچی ئەو هەالە لەو بابەتەی کە ببورن ئەگەر ئەوە کە تەواو نەبوو زۆر بەسوودە طبعا زۆری دیکەش هەیە و لە جیایەکان کە بەڵام ئەوەی کە ئەمە ئێستا زۆر ملاحەزەمان کردیە ئەو جیایە زۆر باش بووە لە بۆ بەرد لە بۆ ڕەمل و لە بۆ ئیلتیهاب لە بۆ بە شێوەیەکی گشتی لە بۆ مەسالیک بەولی لە بۆ مەسەلەی قۆڵۆنیش طبعا قۆڵۆنیش دەبی باسی ئەوەی بکەین کە قۆڵۆن زۆر جاران سەبەبە ڕئیسیەکە یان سەبەبە یەک لە سەبەبە ڕئیسیەکانی ئەوەیە کە ناڕەحەتی دەرونیە واتە قەلەقی خەمۆکی خەفەت خواردن مەشاکل سترێس ئەوانە سەبەبی ڕئیسی دەبن لە بۆ قۆڵۆنی ئەگە بتێ قۆڵۆن نەهێلی دەبی لەگەڵ ئەو جیایی کە دەیدێ ئەو سترێس و شتانەی سەرخۆشی کەم کاتەوە ئەو کەسە هەتاکو بتوانیتن لە کۆڵ کێشەکەی ببتەوە ئەوانەی کە لە بۆ قۆڵۆن بەکاردێتن طبعا لەو جیانێ کە بەکاردێتن مەسەن یەک لەوانە ڕازیانەیە زۆر باشە لە بۆ قۆڵۆنی و سینامەچی هەتا حدەچی بابرین کەم مەسەرەن چەند ڕۆژێک دەتوانی بیخوا دوعا دەبێ ڕای بگریتن و زۆرن ئەو گیانە هەمووی مەوجودن و تەسبیت بووینەکە لە بۆ ئەو کێشەی بەکاردێتن زائیدەن نەخواردنی یعنی پارێزیکردن لە چەند جۆرە خواردنێک وەکو خواردنی مەسەرەن ترشی تیژی چەوری زۆر خواردنی قورس و کاتی خواردنەکان یعنی مەکە باسی خواردن دەکەین زۆر گرنگە بزانین خواردن چار شەرتی هەیە چ دەخۆی کەینێ دەیخۆی چۆن دەیخۆی و چ کاتێک دەیخۆی ئەوە زۆر مهمە ئەو چار خاڵە بەکاری بینین یعنی خواردن لەوانەیە خواردنەکەت تەندروست بیتن بەس دەکاتە چی بابرێن خراپ بیخۆی مەسەرەن پێشی نووسن بیخۆی ئەوە زۆر خراپە یان خواردنەکەت مەسەرەن تەندروستە بەڵام بە شێوەیەکی زۆر ناڕەحەت دەیخۆی بە پەلەپەل و بە عەجەلە و بە فکر مەشغوڵی دیسان هێشتان کەواتە دەبی ئەو چار شەرتەی تێدابی هەتاکو خواردن سوودی خۆی وەربگری یان جیا دەرمانەکە سوودی خۆی بگەینیتن زۆر باشە کاک ڕزگار ئەگەر تۆزێ دوور بکەوینەوە لە نەخۆشیەکان تەمەن تا چنێ ئەتوانێت ینی ڕۆڵ ببینێت یا خودت کاریگەری دەبێت لە وەرگرتنی ئەم جۆرە چارەسەریەدا بۆ لە چ تەمەنێکەوە دەشێت تاک بتوانێت ئەم بابەتە گیانە باکاربێنێت بۆ چارەسەرەکان هەروە تا چ تەمەنێکیش ڕێگە پێدراوە ئەوان جیا دەرمانەکان لە هەموو تەمەنێک دەتانی بەکاری بینی بەڵام بە جوڕعی جیاواز مەسەن ئەو جوڕعەیە کە دەیدێ ئینسانێکی بالغ فەرقی هەیە لەگە ئەوەی کە دەیدێ مەسەرەن منداڵەکی یان دەیدێ ئینسانێکی بەتەمەن بەڵام لە هەموو کاتێک دەتوانی بەکاری بینی بەڵام دەبی بزانانی ئەو جوڕعەیە کە دەیدێ جوڕعەکە مناسب بیتن لە بۆ ئەو کەسەی و هەموو دەرمانێک و هەموو جیا دەرمانێک نادرێتە هەموو کەسەچی مەسەلەی تەمەنیش ڕاستە ئینسان کە دەستە ناو تەمەن بابرین خانەکان و زیندە چالاکیەکانی دەگۆڕێتن هەتا حەدێک تەوان بەڵام ئەوەش معنای نییە تەواو ئەو کەسێک کە چۆنا و تەمەن ناتانی جادەرمانی وەگری یان ناتانی چا ببتەوە یعنی لە بابرێن زانستی جادەرمانی لە هیچ نەخۆشیەک نییە چارەسەری نەبیتن ئەوە وەکو قاعیدەی عامە لە ناو جادەرمانیدایە بەڵام چارەسەرەکە ئەگەر ئەو کەسە بۆ تێبگاتن کە مەسەرەن دنکە حەبەکە دەیخواتن و پاشی سەعاتێک سا دەبتەوە نە ئەوە تعریفەچی یان پێناسەچی تەواو نییە لە بۆ چارەسەری لەوانەیە کاتەچی تەواوی بێتن کاتەچی تایبەتی بێتن لەوانەیە بەردەوامی بێتن هەتاکو بەڵام وەکو فکرە وەکو مەسەلەن بابرێن عیلم وەکو زانستی جادەرمانی هەموو نەخۆشیەک
چارەسەری هەیە واتە دەتوانین نەتمینێتن ئەو نەخۆشیە. باشە قەڵەوی یەکێکە لەو گرفتانی کە هەندێک جار بە هۆکاری زۆرێک لە نەخۆشەکانیش دەزانرێت کاک ڕزگار لە ڕێگەی یادەرمانیەوە دەتوانرێت چارەسەری قەڵەوی بکرێت بە شێوازێکی تەندروست بێگومان. بەڵێ بەخۆی بەڵێ یەک لەو کێشانی کە بابرێن زۆر باوە ئێستاکە قەڵەویە ئەو کەسێک دەیەوێت خۆی لاوازکاتەوە بە شێوەی جیادەرمانیش دەکرێتن بەڵام دیسان دەبی هەندێک دیسان دێنەوە سەر مەسەلەی پارێزی ئەگە ئەو پارێزی نەکاتن دیسان وەچی خۆی لێ دێتەوە یعنی مەسەلەن دامانە ئەمە دەرمانێکی جاییماندا کەسەکی کە وەزنی با بڵێن 100 کیلۆیە ئەو دەرمانە جایە لە ماوەی مەسەلەن چەند مانگەکی تانی بیهینتە سەر 70 کیلۆی مەسەن ناوی 6 مانجی ناوی مەسەلەن بابرێن هینای ئەوەندەی بەڵام ئەگە بێت و شێوەی ژیانی خۆی شێوەی خواردنەوەی یعنی بەعربی دەڵێن نەمەط الحەیات ئەگە شێوەی ژیانی خۆی نەگۆڕیتن وازی لەو دەرمانە جایە هینا دیسانەوە چی خۆی لێ دێتەوە سەبت زیاد دەکاتەوە و ئەوەش زۆر باوە لەو کەسانەی کە دەچن مەسەلەن بابرێن مەعیدەی خۆیان گچکە دەکەنەوە یا مەسەن عملیات دەکەن کە عملیاتی چەوری دەکەن ئەو کاتی کە مەسەلەن وەی لێ دێتن فعلەن لاواز دەبتەوە بەڵام پاشی چەند مانگەی تەماشا دەکەی زۆربەیان دێنەوە سەر ئەو وەزنەی کە پێشتری هەیەیان بوو باش چارەسەرەکە چیە کاک ڕزگارگەر ئەو گیا چیە کە بەکارهێنرێت بۆی تا بتوانێت هەم لە ماڵی خۆیەوە بەکاری بێنێت هەم سوودێکی باشیشی لێ ببێنێ ینی بە کاتێکی کەم بتوانێت کێشێکی چاک دابەزێنێ. بەڵێ پاشی پارێزی تەبعاً دیسان دەرێمەوە پاشی پارێزی چەند جیایەک هەیە بەکاردێتن لە بۆ مەسەلەی لاوازی یەک لەوانە کە تازە باسی گەزگەزەمان کرد واتە قوڕاستمان کرد لەبەرەوەی مدر لێل بەولا شتێکی زۆر باشە لە بۆ زەعیفی ئەوە هەروەها لە باسی سینامەچیمان کرد ئەوەش شتێکی زۆر باشە لەوە ئەو ئێستا ئەوانە ئەو جیانە ئێستاکە وەکو بابرێن بە شێوەی حازری شەیە مەسەن کرایتە حەب یان کرایتە کەپسول بە شێوەیەکی تەندروست تەبعاً و بە شێوەیەکی ڕێگە پێدرا و دەکرێتن بەکاربێتن ئەوانش کە ڕێگە پێدراون بەڵام باشترین عیلاج لە بۆ ئەو شتەی دوورکەوتنەوە لە شەکر شیرناتی و کاربۆهیدرات دوورکەویەوە لەوانە و ڕێکخستنی خەو زۆر گرنگە لەو مەسەلەی قەڵەوی کە زۆر کەس مەسەلەن گرنگی پێناداتن ئەویش هەر بەشەکە لە چارەسەریەکە زوو بنووی زوو لە خەوێ هەستی و کردنی ڕاضە مەسەلەن بابرێن وەرزش ئەگەر ڕۆژێ نیو سەعاتیش بیتن زۆر گرنگە و خواردنی ئەو خواردنانەی کە مەسەلەن بابرێن چێش دروست ناکاتن لە باتیەوەی مەسەن نانی گەنم بخۆی دەتوانی نانی جۆ یان لە هەولێرە پێدرێن مزاش واتە تێکەڵی بابرێن گەنم و جۆ دەتوانی ئەوەی بەکاربیێنی و بڕەکەشی کەمکەیەوە ئەگەر نا هەموو جیایەکان مەوجودن لە بۆ ئەوەی ئەو ئیشانە خۆیان بکەن. باشە خەڵک ئەگەر باسی بکەم ئەم گیانە پێویستە لە ژێر چاودێری پسپۆرانی ئەم بوارەدا بەکاربهێنرێت کاتێک تاکێک بەسەر بەخۆ بەکاری دێنێ دەشێت لە جیاتی سوودزیانی بۆ هەبێت بۆ منە هەندێک جارە بینین کەسێک کێشەیەکی هەیە لە ڕێگەی گیادەرمانی و چارەسەر وەردەگرێت بە خزمەکەش لە بەڕەفەکەشڵێ منەمە بەکارهێنا تۆش بەکاری بێنە ئەمە ینی ئەگەری ئەوە نییە لە جیاتی سوودزیان بە تاکێک بگەێنێت. هەڵبەتە ینی ئینسان لەبەرەوەی بابرێن زیندە چالاکیەکان و ژیانی هەر ئینسانێک لە بۆ ئینسانێک فەرق دەکاتن وەکو یەک نییە ناکرێتن هەموو کەسێک نەفسی دەرمان بەو شێوەیە بەکاربیێنتن کە یەکەچکە بەکاردێنی ئەکید دەبیتن لەژێر چاودێری دکتۆرێک یان پسپۆرەک یان شارەزایەکی جیادەرمانی ئەو جیادەرمانە بەکاربێتن لەوانەیە مەسەرەن ئەو کەسێک کە با بڵێن لە بۆ زەعیفی یەکەیە با بڵێن تەمەنی جیاوازە و وەزنیشی جیاوازە جیایەک یان جیادەرمانێکی خواردە سوودی لێ دیتە لەگەڵ یەکەچی دیکە کە تەمەنی لەگەر ئەوی دیکە جوایازە و وەزنیشی جوازە ناکرێت عینی دەرمان بە عینی جوڕع و بە عینی شێوە بخواتن دەبی فەرقی پێ بکاتن لێ دەبیتن لەژێر چاودێری ئینسانێکی شارەزا کەسێکی شارەزات ئەو دەرمانانە بەکاربێتن ئەگەر نا بەڵێ وەکو گوتت احتیمالە زیانی پێ بگەینیتن. باشە ئەگەر باسی ئەوە بکەم ینی زۆرجە ئەم قسەیەمان بیستووەکە خۆپارێزی چاکترە لە دەرمان بابەتی گژوگیا
ئەتوانرێت تەنها لە کاتی چارەسەردا بەکاربهێنێت یاخود دەتوانرێت پێشوەخت یاخود پێش توشبوون بە گرفتێک کە ئەگەری هەیە تاکێک تووشی ببێت ئەم چارەسەرانەیە وەربگرێت یاخود ئەوەکو خۆپارێزیەک بتوانێت گژوگیا بەکاربێنێت بۆی دووچاری ئەو گرفتە ئەو نەخۆشیە نەبێتەوەی تر. بەڵێ بەخۆی خۆپارێزی کە تازە باسم کرد یعنی پارێز بکەین لەو خواردنانەیە کە دەبنە هۆی زیان گەیاندن بە جەستەی ئینسان زۆر باشترە و دەکرێت ناوەش جار و باریش شتێک بخورێت ئەو گژوجیانە بخورێتن کە پێشی ئەوەی هەست بە نەخۆشیێک بکرێتن پێش ئەوەی یان با بڵێن نەخۆشیەکە لێت بەدیار بکەویتن چکە ئەو نەخۆشیانەی کە لە ئینسانی بەدیار دەکەوتن لەو کاتی نیە دەم و دەست نییە بەڵکو ئەو نەخۆشیە لە ناو جسمی ئینسانی لەوانەیە چەند ساڵێک بیتن ئیش بکاتن بەرگری لەش خدا و هات دروستی کردیە کە لێ نەگەڕێتن ئەو نەخۆشیە بە ئاسانی تەسیری لێ بکاتن کەواتەکە نەخۆشیەکە لە ئینسانەکە بەدیار دەکەی معنیەوە نییە دەم و دەست ئەو نەخۆشیە گرتیە لە مێژە لەوەیە لە ناو جسمی ئینسانی ئیشی کردیە لۆیە وها باشە مەسەلەن ناوە جار و بار پێش لە نەخۆشی بگیرێتن بەوەی کە گژوجیاک بخورێتن بەڵام بە جورعەتی ویقائی مەسەلەن عەرەبیەکەی دەگوترێت جورعی ویقائی یعنی جورعەتی ژەمەکی خۆپارێزی بۆ نمونە بینە سەر مەسەلەی ڕوونی ڕەشکە ڕوونی ڕەشکە ئەگە هاتو مەسەنات و کێشەی قورگت هەبوو حساسیە قورگت هەبوو کۆخەت هەبوو شتت هەبوو دەکرێت و ڕۆژانە مەسەن 2 مڵاچی چا هەتا 3 مڵاچی چا بخۆی لەو فترەی دیاری کرا و لە ئەوەی ئەو کێشەیەت نەمینێ بەڵام ئەتو ئەگە بتەوێ ئەوە جورعی عیلاجی پێدەگوتی واتە ژەمی چارەسەر بەڵام ئەگە بتەوێ ژەمەکی خۆپارێزی دەتوانانی ڕۆژێت تەنها 1 مراکە چای لێ بەکاربیێنی لە فترەی دیاری کراو ئەوە دەبتە خۆپارێزی و پێشگرتن لە نەخۆشیەکانی کە چاوەڕوان دەکرێتن ئینسان تووشی ببیتن. چۆن لە ڕێگەی گژوگیاوە بتوانم بەرگری جەستەم زیاد بکەم؟ زۆر گژوجیا هەیە ئەوە دەکاتن بەرگری جەستە زیاد بکاتن لەسەرەوەی على ڕأس القائمە وەکو دەگوتێ سەرەوەی سەری هەمویان ڕەشکەیە ڕەشکە بەرگری لەش بە شێوەیەکی زۆر زیاد دەکات زۆر بەهێزی دەکاتن ئەگە هاتوو تەنها گوتمان وەکو ژەمەکی خۆپارێزی ڕۆژە 1 ملاکە چای لێ بخۆی لە ڕوونەکەی زەیتەکەی یانیش ئەوە تا 1 ملاچی وەسەد واتە کوب لە دنکەکەی بخورێتن ئەوە زۆر بەهێز دەبێت زائیدەن نەخواردن یعنی خۆپارێزی لە خواردنی شەکر و شیرناتی چکە شەکر و شیرناتی با بڵێن بەرگری لەش زۆر بێهێز دەکاتن زۆر ئامادەی دەکاتن لە بۆی توشبوون بە هەموو ئەو نەخۆشیە سەردەمانەی کە ئێستاکە هەیە سەبەبی ڕئیسی ڕقم 1 خواردنی شەکر شیرناتی و کاربۆهیدرات واتە ئەوەی لە کۆتاییەکەی دەبتە گلوکۆز ئەوەیان زۆر خراپە و زۆر گژوجیایەکە زۆربەی گژوجیایەکان بە شێوەیەکی تەندروست ئەگەر بخورێتن بەرگری لەش زیاد دەکاتن حتا ئەو گژوجیانی ڕۆژانە ئەمە دەیخۆین لەو سەوزە و میوانەی کە ڕۆژانە دێتە پێشمان لەسەر سفرە حاضر دەکەن دەخۆی هەمووی ئەوانە دەبتە هۆی زیادکردنی بەرگری لەش و بەهێزکردنی بەرگری لەش. ئەگەر باس لە شێرپەنجە بکەین کاک ڕزگار چۆن گژوگیا یاخود گیا دەرمانی دەتوانێت ڕۆڵ ببینێت لە سنووردارکردن یاخود چارەسەرکردنی نەخۆشی شێرپەنجە یاخود پارێزیکردن لە توش نەبوون بەم نەخۆشیەیانێ؟ طبعا چەند هۆکارە کۆ دەبنەوە پێکەوە ئەو کاتی کە نەخۆشی شێرپەنجە دروست دەکەن بەشەکی خۆراکە بەشەکی شێوەی ژیانە ئەو ئینسانە چۆن دەژیتن مەسەرەن لە قەلەقی و لە باری دەرونی ئەوانە دەوری زۆرە و نەکردنی وەرزش و خەوەکی ناتەندروست بەڵام ئەگە بینە سەر مەسەلەی خۆراک و خواردن دیسان دەگەڕێنەوە سەر مەسەلەی تاوانباری گەورەکە لەکنەما شەکر و شیرناتیە طبعا شەکر و شیرناتی چونکە شەکر وەکو گلوکۆز وەحدە ئەوەکەی با بڵێن گلوکۆز خۆراکی سەرەکی خانە شێرپەنجەییەکانە لێ ڕاگرتن لە ڕاگرتنی شەکر و شیرناتی و با بڵێن کاربۆهیدرات هۆکارێکی زۆر سەرەکیە خۆپارێزیەکی زۆر سەرەکیە لە دروستبوون لۆ دروست نەبوونی شێرپەنجە پاشی هەنجین دیسان دێنەوە سەر ئەو گژوجیانەی کە خوددا دروستی کردی و مەوجودە لە وڵاتی خۆمان لە کوردستان مەوجودە کە دژی شێرپەنجە ئیشێ دەکاتن یەکەم دیسان دێنەوە سەر ڕەشکە
یەک لە بابلێن ئیشە هەرە گەورەکانی زیادکردنی بەرگری لەشە و بابلێن بەرەنگاربوونەوەی خانە شێرپەنجەیەکانە شتێکیتکە هەیە زۆر گرنگە ئێستا کە زۆر ئیشی لەسەر دەکرێت زۆر باو بووە ئێستاکە لە وڵاتانی دەرەوە لە وڵاتە پێشکەوتوەکان وەکو ئەمریکا و ئەوروپا ئەویش پێی دەگوترێتن بە ڕۆژووبوونی پچڕ یان بە ڕۆژووبوون بە شێوەیەکی گشتی بە ڕۆژووبوون چارەسەرێکی ئێستا کە زۆر ئەساسیە لە بۆ مەسلەی شێرپەنجە لە بۆ زۆر نەخۆشی بەس یەک لەوانە شێرپەنجە ئەویش بۆی ئەو ئینسانێکە بە ڕۆژی دەبیتن لە 16 ساعت کەمتر نەبی طبعاً 16 هەتا 18 ساعت دەتانی زیاتریش ئەو کاتی لەشی ئینسان چەند خانەیەک بابرێن دروست دەکەن یان چەند خانەیەک لەشی ئینسان بە ئیش دەکەون بە کار دەکەون ئەو خانانە پێیان دەگوترێت خانە بە عەرەبی دەگوتێ الخەلاء البەلاعە یعنی ئەو خانە قوددەرەکان ئەو شتەکان قود دەدەن هەر ڤایرۆسەک هەر بەکتریایەک هەر خانەکی نەخۆش هەر بابرێن کێشەک هەر خانەکی مردوو هەر شتێکی هەر ژەهرێک لە ناو لەشی ئینسان هەبی ئەو خانان دەچن قوتیان دەدەن وەکو بابرێن کارگەیەک دەیتاوێننەوە پاشەوەی کە تاواندیانەوە خانەی نوێی ساغی لێ دروست دەکەن لە بۆ زیندە چالاکیەکانی لەش کە بەردەوام بیتن لۆیە ئەوە زۆر گرنگە لە هەمان کات چەند هۆرمۆنێک دەردەکاتن ئەو هۆرمۆنانە کە دەستنە ناو خانە شێرپەنجەیەکان ئەو هۆرمۆنانەوە دەکەن ئەو خانە شێرپەنجەیە خۆی بکوژیتن کە خۆی کوش واتە خانە شێرپەنجەیەکان سەبر خۆیان دەکوژن و نامینێن ئەو جا دیسان دەست ئەو خانانێک کە تازە بیدایەت باسمان کرد کە خانە ئەو شتانە قود دەدەن دەچن ئەو خانە شێرپەنجیان دیسان قود دەدەنەوە دیسان دەیان تاوێننەوە و خانەی نوێی لێ دروست دەکەنەوە لۆیە لۆ مەسەلەی شێرپەنجەی ئەو دوو خاڵە زۆر مهمە هەم جیادەرمان و هەم بەڕۆژوو بوون دیسان دەرێمەوە بەڕۆژوو بوون سوودی زۆری هەیە یەک لەسەرەوەی هەمیان شێرپەنجە وەروان نەخۆشی شەکرا و زۆر لە نەخۆشیەکانی دیکە بەهۆی ئەو بەڕۆژبوونەوە سوودی زۆری دەبی هەتا دەگاتە دەرەجەی چارەسەریش چارەسەرکردنی گرفتەکانی پێست چۆن گژوگیا یاخود گیا دەرمانی دەتوانێت ڕۆڵ ببینێ لە چارەسەرکردنی کێشە جیاوازەکانی پێست بۆ نمونە پاکردنەوەی پێست سپیکردنەوەی پێست یاخود نەمانی ئەو زیبکە و پەڵاون و ئەو شوێناوەرانی کە لەسەر پێست ئەمێنێتەوە یا دەرمانێت توانێت چارەسەرم گرفتانەش بکات بەڵێ تەمان مەسەلەی پێست زۆر گرنگە لە بۆ ئینسانی لەبەرەوەی مەزهەری دەرەوەیتی بابرێن شێوەی دەرەوەی ئینسان نیشان دەداتن پارێزگاری لێکردنی و بابرێن خاوێنکردنەوە ئاگاداری چەندی ئاگاداری بی زۆر شتێکی باشەوە بەردەوامی دەداتە تەڕ و بابرێن نوێبوونەوەی ئەو پیستە تەمان زۆر گژوجیا هەیە بە تایبەتی بابلێن ڕۆنەکانیان واتە زەیتەکانیان سوودی زۆرە لە بۆ پێست مەسەلەن لە بۆ نمونە لە بۆ پێستی دەموچاو لە بۆ پێستی دەموچاو تەمان یەک لە زەیتە هەرە گرنگەکان کە زۆر سوودی هەیە لە بۆ نوێکردنەوە و نەهێشتنی لۆچی دەموچاو و خاوێنکردنەوەی گەشتکردنی کە ئەوش زەیتی باویە واتە زەیتی بادەم شیرن تەمان بادەمی شیرن زۆر گرنگە لە بۆ پێستی دەموچاو لەبەر هەبوونی ڤیتامین ئی کە ڤیتامینێکی زۆر گرنگە لە بۆ نوێبوونەوە و خاوێنکردنەوە و لە بۆ بابرێن گەشتکردنی پێستی دەموچاو زۆر گرنگە و لە بۆ بابلێن پێست بە شێوەیەکی گشتی هەندێک سابوونی جیایی هەیە دەکرێت ئەو سابونە جیانە بەکاربێتن لە زیاتی سابونە کیمیاییەکان کە ڕاستە بۆنی خۆشترە و مەسەن شێوەی جوانترە بەڵام وەکو سوود وەکو گرنگی پێدان سابونە جیاییەکان زۆر باشترن لە سابونە بابرێن کیمیاییەکان و بەنسبەت دەموچاو دیسان دووبارە دەیڵێنەوە مەسەلەی زیبکە مەسەلەی لەکە مەسەلەی ئەوانە خۆپارێزیەکی دەوێتن خواردن دەوری زۆرە لە بۆ دروستبوونی ئەو شتانە لە دەموچاو و خواردنی مەسەلەن هەندێک سەوزە و میوە هەیە بیخۆی زۆر سووری دەبی لە بۆ خاوێنکردنەوە و لۆ گەشتکردنی دەموچاو ئەو خواردانەش بریتینە مەسەن لە جەرزیریەکان وەکو جەرزیر وەکو کەلەم وەکو تور ئەوانە زۆر باشن جێزەر خاس ئەوانە زۆر گرنگی هەیە و زۆر سوودی هەیە لە بۆ گەشتکردنەوە و خاوێنکردنەوە و با بڵێن سافکردنی دەموچاو یان پێستە بەگشتی زۆر باشە کاکڕزگار محەممەد سەرۆکی ڕێکخراوی یا دەرمانی کوردستان سپاس بۆی ڕاستە خۆ لە هەولێرە لەگەڵمان بووی کاکڕزگار.
زۆر سپاس بۆ ئێوە. سپاس بۆ تۆ تۆری یەکەم پێشکەشکراهانە